سڵاوتان لێبێ ئازیزانم، هیوای تەندروست باشیتان بۆ دەخوازین لە هەر شوێنێکەوە سیرمانەکەن. سڵاو لێ بەڕاستان. سڵاو لێ بێلیندا، تەندروستی چۆنە؟ زۆر سپاس. تۆ چۆنی؟ باڵم ناڵ چۆنن؟ هەمووی باشە، تۆ چۆنی؟ زۆر سپاس. سڵاوتان لێ بینایی خۆشەویست، هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش گەڕاینەوە خزمەتان و هیوادارین میوانێکی تری ڕوحسووکی ماڵەکانتان بین ئەم ئێوارەیەش. جا لیندا پڕگە و بابەتی ئەمڕۆمان فرەچەشنە و زۆر بابەتی جیاواز و پڕبابەتین ئەمڕۆ. کۆمەڵی هەواڵی زۆر باشمان بۆ ئامادەکردوون و کۆمەڵە بابەتی زۆر تایبەتیشمان بۆ ئامادەکردوون کە بە وردەکاری ئەمڕۆ هەمووی باسەکەین و ئەچینە ناو بابەتەکانەوە ئەمڕۆ. ڕاستە بێگومان ئەنجا ڕاستان وەکو تۆ باست کرد ئەمڕۆ کۆمەڵێک هەواڵی جیاوازمان ئامادەیە. ئەنجا لە یەکەم هەواڵە باسی نینۆک ئەەکەین، چۆن کەسێک لەڕێی نینۆکەکانیەوە بزانێت کە چی ڕوئەیە لە ناوەوەی جستەیە. زۆر جار لەوانەیە نینۆکەکانمان وەکو شاشەیەک بن کە پێمان بڵێن لە ناوەوە چی ڕوئەیەوە چ نەخۆشیەکمان هەیە، بۆیە پێویستەکە لە هەر نیشانەیەکە ئاگادار بین و پشتگوێی نەخەین. ئەنجا با بچینە لای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە. فەرموون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی نۆتینگامی بەریتانیا ئاشکرای دەکات کە گۆڕانی ڕنگ و شێوەی نینۆکەکان تەنها کێشەیەکی سادە نییە، بەڵکو دەکرێت نیشانەی پێشوەختەی تێکچوونی فرمانەکانی ئەندامەکانی ناوەوەی جەستە بن. ئەم تۆژینەوەیە کە لەسەر 3500 نەخۆش ئەنجام درراوە دەری خستووە بوونی هێڵی پان یان گۆڕانی ڕەنگی نینۆک بۆ زەرد یان شین پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە کێشەکانی سۆڕی خوێن و سستی جگەرەوە هەیە و پێویستە پشتگوێ نەخرێت. زانایان ڕوونی دەکەنەوە کە نینۆکەکان بەهۆی ئەوەی لە دوورترین خاڵی دەمارەکان و ملولەکانی خوێنن، بۆیە هەر کەمبوونەوەیەکی ئۆکسجین یان زیادبوونی ژەهرەکان لە خوێندا یەکەم جار لە گەشەی نینۆکدا دەردەکەوێت. بۆ نمونە ئەو کەسانی نینۆکەکانیان بە شێوەیەکی نائاسایی بەرەو ناوەوە دەچەمێتەوە لە 80% حاڵەتەکاندا بەدەست کەمیەکی توندی ئاسن و کەم خوێنیەوە دەناڵێنن. ئەمەش فشارێکی زۆر دەخاتە سەر ماسوولکەکانی دڵ بۆ قەرەبووکردنەوەی کەمی ئۆکسجین لە جەستەدا. دکتۆر سارا کێڵی پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە و دەڵێت خەڵکی زۆر کاتی گرنگ بە نینۆکەکانیان نادەن تا ئەو کاتەی دەشکێت، بەڵام پێویستە بزانین کە نینۆک وەک شاشەیەک وایە بۆ ئەوی بزانین لە ناوەوەی جەستەدا چی دەگوزارێت. بوونی هێڵی ڕەشیان قاوەیی لەژێر نینۆکدا کە بەهۆی لێدانەوە دروست دەبن پێویستی بە پشکنینی خێرا هەیە، چونکە ڕەنگە نیشانەی جۆرێکی مەترسیداری شێرپەنجەی پێست بێت. پزیشکان ئامۆژگاری خەڵکی دەکەن کە لە کاتی بینینی هەر گۆڕانکارێکی بەردەوام لە ڕنگ، ئەستوری یان شێوەی نینۆکدا سەردانی پزیشک بکەن و نینۆکەکانیان بە پاکی و وشکی ڕابگرن بۆ ڕێگری لە هەوکردنی کەڕووی و بەکتریایی. عزیزانم لەوانەیە کەسمان بیرمان لەوە نەکرد بێتەوە گۆڕانی ڕەنگی نینۆکێکمان یاخود بینینی خاڵێکی ڕەژیان قاوەیی لەسەر نینۆکێکمان جۆرێک بێ لە جۆرەکانی شێرپەنجە. جا لەم توێژینەوەیە ئەوەی ڕوون کردوێتەوە کە ئەکرێت ئەم بینینی خاڵی ڕەش و خاڵی قاوەیی و هێڵی قاوەیانە ئەکرێت جۆرێک بێ لە جۆرەکانی شێرپەنجە کە بەڕاستی ئەمە نیشانەیەکە کە زووترین نیشانەیە دەرەکەوێت و ئاسانیش ئەتوانی دەستنیشانێکین، چونکە هەمومان لە ژیانی ڕۆژانەمانە دەستمان بۆ زۆر شتی ژیانی ڕۆژانەمان بەکارێنین کە ئەتوانین ڕاستەوخۆ سەیری پەنجەکانمان بکەین. ئەگەر هەر گۆڕانکاریەکمان تیابینی ئەمە نیشانەیەکی سەرەتاییە تێیان ڕۆیە. جالیندا من لێرە پرسیارێکم بۆ دروست بوو. سەبۆ نمونە ئێمەوە باسی ئەومان کرد کە یەکێک لە نیشانە پێشوەختەکانی زۆرێک لە نەخۆشیەکان ئەم بینینی هێڵی قاوەیی و ئەوانەیە لەسەر نینۆک. ئەو خانمانی کە نینۆکدا ئەنێن چۆن هەستی پێیەکەن ڕەنگی نینۆکەکانیان گۆڕاوی هێڵێکی قاوەیان لەسەری هەستی پێ ناکرێت بێگومان. دانانی نینۆک جالەوە کێشەی تری هەیە ئەو تیشکەی کە بەکاریە بۆەوەی کە نینۆکەکە دانێن زانست سەلماندوێتی کە زەرەر و زیانی هەیە بۆیە بێ بە ڕێژەیەکی دیاریکرا و بێگەردانەندرێ باشترە، بەڵام زۆر کەس هەیە لە بۆنەیەکی تایبەتە لەمانەیە لاوانێ ئاسایی تر بێ، بەڵام ئەگەر ببێتە شتێکی ڕۆژانە لاوانێ زۆر خراپ بێ. کەواتە تەندروست نییە ئەگەر بۆ ڕۆژانە بەکاری بێنیت و دووبارەیکەیتەوە لەسەر بێگومان، چونکە وەکو زانستیش سەلماندوێتی کە ئەو تیشکە خراپە بۆ دەستەکانمان جالەوە تۆ نازانی ئایا نەخۆشیەکەت هەیە یان ناچکایەکێکە لە ڕێگەکان وەکۆی تۆ باست کرد ڕەشبوونی نینۆکەکان یاخود مۆربوونەوە توانێت بە یەکێک لە نیشانەکانی شێرپەنجە دیاری بکرێت، بەڵام بە مەرجێک
ئەو ڕەشبوونە بە بۆنەی لێدانەوە نەبوو بێت، یعنی زۆر جار هەیە نینۆکی کەسەکە تووشی ڕەشبوون و ئاسان و ئەومانە ئەبێت بە بۆنەی ئەوەیە کە بەر شتێک کەوتووە یاخود ئەزیەتێکی پێگەیشتووە، ئەو کاتە بێگومان بە نیشانەیەکی شێرپەنجە داناندرێت، ئەو کاتە بە نیشانێکی لێدان دانرێت و خۆی چاکە بێتەوە. دەست خۆش بێلێندا جا بە بچینە لای هەواڵێکی ترمان کە باز لە پیسبوونی ژینگاکەین و کاریگەری پیسبوونی ژینگە لەسەرمان چێ هەر لەوەتی هەیە باس کراوە کە ئەگەر ژینگە بەرەو پیسبوون بڕوات یاخود خۆڵبارینە یاخود جۆرەها زۆری هۆکاری پیسبوونی ژینگەمان هەیە کاریگەریە کاتە سەر سیەکان و تووشی نەخۆشی سیەکانمانەکە بەڵام ئێمە توێژینەوەیەکمان بۆیە ناون کە باز لەوە ئەکات پیسبوونی ژینگە ئەکرێ کاریگەری هەبێتە سەر مێشکیشمان تووشی هەوکردنی درێژخایانی خانەکانی مێشکمان بکەم لەڕێی چیەوە لەڕێی ئەوەی کە ئەم پیسبوونی ژینگەیە بۆ نمونە لە بۆنکردنەوە کە لە کاتی هەستی بۆنکردنەوە لەڕێی بۆنکردنەوە ئێمە بۆنەکەین و ئەمە هەڵەمژین ڕاستەوخۆ ئەچێتە ناو دەمارەخانەکانمانەوە و کاریگەریە کاتە سەر خانەکانی مێشکمان جا با زانایی زیاتر وەرگین لەم هاڵەوە بفەرمون. توێژینەوەیەکی بەرفراوانی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات کە هەڵمژینی هەوای پیس تەنها سیەکان تووشی نەخۆشی ناکات بەڵکو تەنۆلکە وردەکانی نێو هەوای پیسبوو دەتوانن لە ڕێگەی دەماری بۆنکردنەوە ڕاستەوخۆ بگەنە ناو مێشک و ببێتە هۆی هەوکردنێکی درێژخایانی دەمارەکانی مێشک. ئەم توێژینەوەیە کە لە شارە پیشەسازیە گەورەکاندا ئەنجام درراوە دەری خستووە ئەو کەسانەی لە ناوچە قەرەباڵەکاندا دەژین ئەگەری توشببوونیان بە نەخۆشیەکانی لە بیرچوونەوە و پارکنسن بە ڕێژەی لە 125 زیاترە. پزیشکان ئاماژە بەوە دەکەن کاتێک ئەم وردی لە تەنۆلکە زیان بەخشانە دەگەنە ناو شانەکانی مێشک سیستمی بەرگری مێشک وەک تەنێکی بێگانە مامەڵەیان لەگەڵ دەکات و دەست دەکات بە دەردانی مادەکیمیایەکان بۆ لە ناوبردنیان. بەڵام ئەم کاردانەوەی دەبێت هۆی تێکشکانی خانە ساغ و سەلامەتەکانی مێشکیش لەگەڵیدا. جا ئەمەش لە ماوەی چەندین ساڵدا دەبێتە هۆی کەمبوونەوەی توانای سەرنجدان و لاوازبوونی یادگە. پرۆفیسۆر جەیمس واتسۆن پسپۆری ژینگە و تەندروستیە و دەڵێت ئێمە پێشتر تەنها لە شێرپەنجەی سیەکان دەترساین بەڵام ئێستا دەزانین کە هەوای پیس بناغەی هۆش و ژێریمان تێک دەدات و کاریگەرێکی تەواو وێرانکەری لەسەر زەین و هزرمان هەیە. پزیشکان باز لەوە دەکەن لەو کاتانەی ئاسی پیسبوونی هەوا بەرزە ماسکی تایبەت بەکاربهێن و هەروەها لە ماڵەوەدا ڕۆکی سروشتی بۆ پاکردنەوەی هەوا دابنرێت و سیستمی هەواگۆڕکەی ماڵەکان بەردەوام پاک بکرێتەوە بۆ کەمکردنەوەی کاریگەریە زیان بەخشەکانی هەوای پیسی ژینگە و پاراستنی تەندروستی جەستە لەگەڵیدا. کەواتە ئازیزانم بەو شێوەیە ئەزانین هەوای پیس چەندێک کاریگەری هەیە لەسەر تەندروستیمان وەکو لە هەواڵەکەشا باسمان کرد زۆرجار ئێمەوامان بیستوە کە هەوای پیس کاریگەری کات سەر سیەکان بەڵام ئێستا سەلمێنراوە کە هەوای پیس کارەکاتە سەر بیر و هزرمان وەوامان لێکە کە تووشی جۆرێک لە بێهزری ببین. بڵێ ولیندا ڕێنمایی توێژەرانیش لەم بارەیەوە باز لەواکەن کە ئەگەر بۆ نمونە لە شێوازێک و لە کاتێکی ژیانە بژین کە پیسبوونی ژینگە بەلەو بەرزبوونەوە بڕوە ئەمۆژگاری ئەوەمانەکەن کە ئەگەر چوینە دەرەوە ماست بکەین و لەگەڵیشتا بڕێکی زۆر لە ڕوەکی سەوزایەکان لە ناو ماڵەکانمانە هەبێت. ڕاستی هەم هۆکارێکی جوانیە بۆ ماڵەکان و بۆ ژوورەکانمان هەم بە بڕێکی باشیش هۆکارە بۆ پاکردنەوەی ئاستی ئۆکسیژینی هەوای ژوورەکەت و ماڵەکەت بەدڵنیایەوە لە هەمان کاتە سترێس و ڕێڕای و قەلەقیشە کەمەکاتەوە بینینی ئەو گوڵ و گەڵا ڕەنگە سەوزانە سترێس و ڕێڕاییشە قەلەکاتەوە کەمەکاتەوە لە ژیانی ڕۆژانەدا. ڕاستە ئەمە ڕێگەیەکی چارەسەرە توانین هەم وەکو خۆپارێزی خۆمان بپارێزین لە ڕێگەی ماسک و ئەم بابەتانە کە ئێستا بەردەستە و جیالەوە ئەو شتانەی کە وامان لێ کات کە باشتر بێ هەوای دەوروبەرمان باشتر وەکێک لاوانە ڕووەکە ڕاستان باسی کرد. اینجا باسی بابەتێکی ترتان بۆ بکەم ئەمە زۆر جار باسی گورچیلاکەین کە چەند دوو ئەندامی هیلاکن بۆ ئێمە و چەندێک خوێنمان بۆ ئەپاڵێون. اینجا ئەمڕۆ هەواڵێکمان ئامادەیە سەبارەت بە خواردنەوە گازیەکان کە چەندێک کاریگەری خراپی هەیە لەسەر گورچیلەکان و چەندێک گورچیلەکانمان ئەزیەتات. اینجا با پێکەوە بچین لای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین. فەرمون. توێژینەوەیەکی نوێی کۆمەڵەی پزیشکانی گورچیلە لە ئەوروپا دەری خستووە
کە خواردنەوەی ڕۆژانی تەنها یەک قوتو لە خواردنەوە گازدارەکان ئەگەری توشبوون بە بەردی گورچیلە و سستی گورچیلە بە ڕێژەی لە 30% زیاد دەکات. ئەم توژینەوەیە کە لە ماوەی 10 ساڵی خایاندووە و لەسەر 60,000 کەس ئەنجام درراوە. دەسەلمێنێت ڕێژەی بەرزی فرەکتۆز و ترشی فۆسفۆریک لەم خواردنەوانەدا هاوسەنگی کانزەکان لە خوێندا تێک دەدات و فشاری گەورە دەخاتە سەر فلتەرە بچووکەکانی ناو گورچیلە. زانایان ڕوونی دەکەنەوە کە گورچیلەکان بەرپرسن لە ڕێخستنی ترشەڵۆکی خوێن، بەڵام کاتێک بڕێکی زۆر لە ترشی فۆسفۆریک وەردەگرن ناچار دەبن کالسیۆمی ناو ئێسکەکان بەکار بهێنن بۆ هاوسەنگکردنەوەی ترشەڵۆکەکە. ئەم کالسیۆمە دواتر لە ناو گورچیلەکاندا کۆ دەبێتەوە و دەبێتە هۆی دروستبوونی بەرد. جا لەلایەکی دیکەشەوە شەکرە زۆرەکەی ناو ئەم خواردنەوەیە دەبێتە هۆی هەوکردنی مولولەکانی خوێن لە ناو گورچیلەکاندا. ئەمەش هەنگاوی یەکەمە بەرەو سستی هەمیشەیی گورچیلە کە زۆر جار بینی شانەیی تا قۆناغەکانی سەرەتایی. دکتۆر هێلین ریچاردس پسپۆڕی نەشتەرگەری میز و میزۆڕۆیە و ئاماژە بەوە دەدات گورچیلە ئەندامێکی زۆر خۆراگرە، بەڵام کاتێک نیشانەکانی ئازار و ناتەواوی دەردەکەون واتە لە 60% کارەکانی لەدەستداوە. پزیشکان داوا دەکەن کە خەڵکی ئاو بکەنە جێگرەوەی سەرەکی بۆ هەموو جۆرە خواردنەوە دەستکردەکان. هاوکات کەمکردنەوەی خوێ لە ژەمەکاندا وەک گرنگترین هەنگاو بۆ پاراستنی فلتەرەکانی جەستە هەژمار دەکرێت، چونکە خوێی زۆر پەستانی خوێن بەرز دەکاتەوە و دەبێتە هۆی تێکشکانی شانە ناسکەکانی ناو گورچیلە. عزیزانم، بەردی گورچیلەیەکێکە لە نەخۆشیە هەرەباوەکانی ژیانی ڕۆژانە و ژیانی کۆمەڵگەمان. جا لەوانەیە زۆر هاوڵاتی هەبێ من زۆر جار ئەوم بیستووە کە باز لەوەکەن لەگەڵ هەر ژەمێکە خواردنەوەیکی گازیە خۆنەوە لەگەڵ ژەمی نیوەڕۆ و لەگەڵ ژەمی ئێوارێ و ئەگەر لە بینەکەشا شیرینیەک یاخود جۆرە جیازێکی چەرەسێ بخۆن ئەبێ خواردنەوەیکی گازیشی لەگەڵا بێ ئەمان وا ئەڵێن. بەڵام لێرە دەرکەوتووە لەم توژینەوەیە دەرکەوتووە کە بە بڕێکی باش لە 30 مەترسی سزبوونی گورچیلەیە و لە 30 زیاتر بەردی گورچیلە زیاترەکە. جا بەدڵنیایە بەردی گورچیلەیەکێکە لەو کێشانەی کە ئازارێکی زۆری هەیە. دواتر بە وەردەکاری بۆتان باسەکەین و بە گرافیکێک بۆتان ڕوونەکەینەوە کە زیانەکانی چیە و زیاتر لە سەریا دوین. بەڵام پێشەوەی بچینە لای گرافیکەکە هاوکارانم راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر بەردی گورچیلە. با بەیەکەوە زانیاری زیاتر وەرگین لەم هەواڵە و بینەری ئەم راپۆرتە بین. فەرموون. ناوەندی تەندروستی کلیڤلاند کلینیک لە ئەمریکا ڕایدەگەێنێت گورچیلەکان وەک ئەندامی تایبەت بە پاراستنی هاوسەنگی شلەمەنی لە جەستەدا لە هەر خولەشێکدا نیوکوب خوێن دەپاڵێون. گورچیلەکان کە بەشێکن لە کۆئەندامی میزەڕۆ کەوتونەتە تەنیش ئێسکەکانی بەشی خواروی بڕبڕی پشت و ڕەنجیان قاوەی و مەیلە و سوورە و قەبارەیان بە ئەندازەی مشتێک دەبێت. کلیڤلاند کلینیک ئاماژە بەوە دەدات گورچیلەکان سەرباری فرمانی سەرەکیان کە بریتیە لە دەردانە دەرەوەی پاشەڕۆ و پاراستنی هاوسەنگی شلەمەنی لە جەستەدا هاوکات کار بۆ پاراستنی هاوسەنگی خوێ و کانزەکانی وەک سۆدیۆم و کالسیۆم و پۆتاسیۆم و فۆسفۆر دەکەن و سی خولەک جارێک هەموو خوێنی جەستە دەپاڵێون. یەکەی بنچینەی گورچیلەکان نیفرۆنە. لە هەر گورچیلەیەکدا ملیاران نیفرۆن هەیە کە بەرپرسیارن لە پاکشکردنەوەی خوێن لەو پێکهاتانەی ناپێویستن. بە نمونە کاتێک بڕی شەکر لە خوێندا زۆرە، نیفرۆنەکان لە ڕێگەی میزەوە شەکر دەردەدەنە دەرەوە وەک میکانیزمێک بۆ هاوسەنگکردنەوەی پێکاتەکانی خوێن. لەلایەکی دیکەوە ناوەندەکە ئاماژە بەوەش دەدات گورچیلەکان بەشداریکی کارایان هەیە لە بەرهەمێنان و چالاکردنی ڤیتامین دیدا. لە هەمان کاتیشدا ڕۆڵیان لە ڕێخستنەوەی فشاری خوێندا هەیە و بەشدارن لە دروستکردنی خڕۆکە سوورەکانی خوێن و بەهێزکردنی تەندروستی ئێسکەکان. پسپۆڕانی تەندروستی لە کلیڤلاند کلینیک ئاماژە بەوە دەدەن بوونی خوێن لە میزدا، زۆر میزکردن و هەڵئاوسانی دەست و قاچ سێ لە نیشانە سەرەکیەکانی بوونی گرفتی تەندروستین لە گورچیلەدا و پسپۆڕان بەردەوام جەخت دەکەنەوە لەوەی پێویستە ڕۆژانە نزیکەی 2 بۆ 3 لیتر ئاو بخورێتەوە تاوەکو گورچیلەکان بە تەندروستی بمێنەوە. لەلایەکی دیکەشەوە دەژڵێن دوورکەوتنەوە لە جگەرە و خوێ هاوتەریب لەگەڵ ڕێخستنی کێش و ئاستی شەکر و فشاری خوێندا سەرجەمیان ڕۆڵێکی ئەرێنیان دەبێت لە پاراستنی تەندروستی گورچیلەکاندا. دوجاریش زانایان کۆکن لەسەرەوەی گورچیلەکان تەنها بەرپرسیار نین لە پاراستنی هاوسەنگی شلەمەنی لە جەستەدا، بەڵکو و پارێزەری سەرەکی ژیانی مرۆڤ.
ئازیزانم اینجا بۆیە پێویستەکە ئەم خوانە بکەین بە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان کە تەندروستی گورچیلەمانە پارێزێت بە نمونە باسی ئەومان کرد کە خواردنەوە گازیەکان ئێمە وەکو خۆیەکمان لێ هاتووە کە ئەیخۆینەوە لەگەڵ ژەمەکانە لەگەڵ شیرینیە کە ئەیخۆینەوە بیرەکەینەوە ئەیجێگرەوە بۆ ئەوە چییە؟ چیت لەگەڵا بخۆینەوە هەم گورچیلەمان سەلامەتە بێ هەم خۆشمان شتێکی لەگەڵا خۆین و دڵمان ئیسراحەتەکە بە نمونە شەربەتە سروشتیەکان ئەتوانین لە جاتی خواردنەوە گازیەکان بەو ڕێژەیە بەرزە بخۆینەوە شەربەتە سروشتەکان بخۆینەوە بۆ ئەوەی کە تەندروستی گورچیلەمان سەلامەت بێ جاوەک لە هەواڵەکەیە باس کرا وەکو دکتۆر هێلین ئاماژەی پێدا بوو ئەیوت کە گورچیلەکان سەدا 60 فەرمانیان لە دەستێن اینجا دەستەکەن بە ئازار کامەش پێگومان شتێکی زۆر خراپە ڕاستە جالیندا گورچیلەیەکێکە لە هەر ئەندامە گرنگەکانی و سەرەکیەکانی جەستەی ئێمە کە زۆر فەرمانی گرنگی هەیە لە جەسەمانە بۆ نمونە لە هەرسی خولەک جارێکە تەواوی خوێنی جەستەی ئێمە ئەپاڵێوێت جا لە هەمان کاتیشا بەرپرسە لە دەردانی کۆمەڵە ڤیتامینی تایبەت کە بۆ نمونە ئێمە وەری ئەگین ئەو ڤیتامینانە ئەم دووبارە ئیخاتەوە ناو خوێنمانەوە بۆ نمونە ڤیتامین دی یەکێکە لەو ڤیتامینانە جا یەکەی فەرمانی سەرەکی و یەکەی بنچینەی سەرەکی ئەم گورچیلانە ئەم نیفرۆنانە بە ملیارەها نیفرۆن لەناو گورچیلەکانمانە هەن کە فەرمانی سەرەکیان پاڵاوتنی ئەم مادە ناپێویستەکانە لە خوێنمانە جا ئەم شەکرانەش بۆ نمونە کە ئێمە لە خواردنەوە گازەکانە ئەیخۆین لیندا شەکرێکی ناپێویستە جەستەمان پێویستی نییە و شەکرێکی زیادە لە حەدی خۆیەتی کە ئێمە ئەیخۆین وەریەگرین لە ژیانی ڕۆژانەمانە بۆیە بەم شێوازەش ئەم نیفرۆنانەش هەوڵێن لە ڕێگەی کردانی میزکردن و لە میزکردنەوە ئەم شەکرانە فڕێمەنە دەرەوە بۆیە بڕێکی زۆر لە نیفرۆنەکان بەکارهێنێت تو ئەگە بڕێکی زۆر شەکر بخۆی بۆیە لەم کاتەیە ڕێژەی سزبوونی گورچیلە لە ساسی زیاترە بێت و بەدڵنیا وکو تۆش ئاماژە و پێەیە کێشەکەمان مشکلە گەورەکەمان لێرە ئەوەیە خەفەتە گەورەکەمان لێرە ئەوەیە کە نیشانەکانی درەنگ دەرەکەوێت واتە لە 60 خانەکانمان لە دەستاوە ئەنجا دواتر سەرەتای نیشانەکانی دەست پێکات و وردە دەسەکە بە ئازار بەڕاستیش کە گەشتە ئەوەی لەسا 60 خانەکان لە دەستبات چارەسەرەکەی ناڵێن ناتوانین بەڵام قورستر ئەبێت بەڵام هەر چارەسەری هەیە ڕاستە بێگومان دەستخۆش ڕاستان اینجا هەر سەبارەت بە گورچیلە ئێمە ئەو ڕۆژ لەسەر گورچیلا ڕۆین باسیەکەین هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە بەردی گورچیلە اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر سەبارەت بە بەردی گورچیلە وەربگرین بالام هەواڵەوە زانیاری زیاتر وەربگرین فەرمون سپۆرانی کۆمەڵی پزیشکی ئەمریکی ناسراو بە ئاما لە نوێترین هۆشداریدا پەردە لەسەر ڕاستیەکی مەترسیدار لا دەبەن و ڕای دەگەێنن کە نەخۆشی بەردەی گورچیلە بە شێوەیەکی بێپێشینە لە سەرانسەری جیهاندا ڕووی لە زیادبوون کردووە. پزیشکان و تۆژەرانی ئەم دامەزراوە نێودەوڵەتیە جەخت دەکەنەوە لەوەی گۆڕانی بنەڕەتی لە شێوازی ژیانی مرۆڤی هاوچەرخ و تێکچوونی سیستەمی خۆراک وای کردووە ئەم کێشە تەندروستیە لە بازنەیەکی سنووردارەوە بۆ هەڕەشەیەکی گشتی و جیهانی بگۆڕێت. بە پێی نوێترین ئامارە فەرمیەکان ڕێژەی توشبوون بە گەیشتووەتە ئاستێکی پێوانەیی بە جۆرێک کە لە ئێستادا لە هەر نوع کەس لە دانیشتوانی جیهان یەکێکیان لە ماوەی ژیانیدا لانی کەم جارێک دووچاری ئازار و لێکەوتەکانی دروستبوونی بەردی گورچیلا دەبێت. ئەوەی جێگەی سەرنج و تێڕامانی ناوەندە پزیشکەکانە گۆڕانی هاوکێشەی ڕەگەزی تەمەن و ڕەگەز و تەمەنی توشبووانە ئەگەرچی لە چەندەیەی ڕابردوودا وا باوەڕ دەکرا کە بەردی گورچیلا زیاتر لە پیاواندا ڕوو بدات بەڵام داتانوێکان دەری دەخەن کە خانمانیش بە هەمان ڕێژە و هاوشێوەی پیاوان کەوتونەتە ژێر مەترسیەکی ڕاستەقینەوە. سپۆرانی هۆکاری ئەم هاوسەنگبوونەی نێوان هەردوو ڕەگەز بۆ ئەوە دەگەڕێنەوە کە شێوازی خواردن و ئاستی قەڵەوی لە نێوان ژنان و پیاواندا زۆر لێک نزیک بووەتەوە بە جۆرێک قەڵەوی وەک فاکتەرێکی سەرەکی و یەکلایی کەرەوە دەستنیشان کراوە کە دەبێتە هۆی گۆڕانی کیمیایی لە پێکهاتەی میزدا و زەمینە بۆ نیشتنی خوێ و کانزاکان لە ناو گورچیلەدا خۆش دەکات. جا لە لایەکی دیکەشەوە پزیشکانی پسپۆر ئاماژە بۆ دەکەن کە زیادەڕەویکردن لە وەرگرتنی پرۆتینی ئاژەڵی وەکو گۆشتی سوور کاریگەریەکی نەرێنی ڕاستەوخۆی هەیە لەسەر کارکردنی فلتەرەکانی گورچیلە چونکە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ترشەڵۆکی میز و نیشتنی یوریک ئەسید کە هانی پرۆسەی دروستبوونی بەردی گورچیلە دەدا. هۆشداریە هەرە گەورەکەی پسپۆرانی ئاما پەیوەستە بە بەرزبوونەوەی کتوپڕی ڕێژەی توشبوون لە ناو منداڵان و مێردمنداڵاندا کە لە ڕابردوودا حاڵەتێکی دەگمەن و نەئاسایی بووە. پسپۆران دەڵێن خواردنی لە ڕادەبەدەری خواردنە خێراکان و ئەو بەرهەمانەی بڕێکی زۆر خوێ و مادەی پارێزەریان تێدایە وای کردووە جەستەی منداڵان توانای پاڵاوتنی ئەو هەموو سۆدیۆمەی نەمێنێت.
پسپۆڕان لە کۆتایی راپۆرتەکەیاندا جەخت دەکەنەوە لەوەی کە هەر هەنگاوی خێرا بۆ چاکردنی سیستەمی خۆراکی نەندرێت ئەوە ڕێژەی سزبوونی گورچیلە لە داهاتوودا چەند هێندە دەبێت چونکە بەردی گورچیلە تەنها ئازارێکی کاتی نییە بەڵکو دەکرێت ببێتە هۆی تێکشکانی هەمیشەیی خانەکانی گورچیلە و پەککەوتنی یەکجاری ئەم ئەندامە هەستیارەی جەستە. عزیزانم وەک ئاماژەمان پێیان ئێمە ئەمڕۆ زیاتر باز لە گورچیلاکەین چونکە یەکێکە لە ئەندامە گرنگەکانی جەستەمان و ئەگەر پەکی بکەوێ و ئەگەر سز بێ بەڕاستی بەشێکی باش لە تەندروستی جەستەمان لە دەسێن چونکە گورچیلەیەکێکە لەو ئەندامانەی کە بە تەنهاش نییە زۆر پەیوەندی ڕەفیقاتی هەیە لەگەڵ ئەندامە جۆرە جیاوازەکانی تری جەستەمان بۆ نمونە لەگەڵ دڵمانە و لەگەڵ زۆر ئەندامی تریشە واتە پەیوەندیەکی ڕاستەوخۆ و هاوڕێیەتێکی توندیان هەیە بەیەکەوە جا ئەگەر بۆ نمونە ئێمە ئەمڕۆ زیاتر باسی بەردی گورچیلاکەین بەردی گورچیلەیە باز لەواکەین ئەگەر بەردی گورچیلە پشتگوێ بخرێ باز لەوە ناکەین ئەگەر خۆی ئەو سایز و ئەو قەبارەی کە هەیەی بچووک بێت یاخود شوێنەکەی گونجاو بێت باز لەوە ناکەین بەڵام ئەگەر بۆ نمونە کەسێک بەردێکی هەبێت و ئازارێکی زۆری هەبێت پشتگوێ بخات هۆکارە بۆ ئەوەی کە خانەکانی گورچیلە لە دەست بات و لە داهاتووە ببێتە هۆی سزبوونی گورچیلەکانمان جالیندا ئێستا باسێکمان بۆ بکە و بە گرافیکێک بۆمان ڕوون بکەرەوە و باسێکی ئامارەکانمان بۆ بکە دەستخۆشڕاستان اینجا من ئێستا باسی ئامارەکانتان بۆ کەم بزانم ئامارەکان سەبارەت بە بەردی گورچیلە چیمان پێ ئەڵێن پێمانەڵێ لە سەدادا بۆ 15 خەڵکی بەدەست بەردی گورچیلەوە دەناڵێنن کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە تا ڕادەیەک اینجا 2.1یان کەسانی پێگەشتون لەو کەسانێک کە تووشی بەردی گورچیلە ئەبن جالەوە لە پیاواندا زیاترە لە خانمان هەرچۆنە ئێستا ئێمە لە هەواڵەکەیە باسمان لەوە کرد کە ڕێژەکە تا ڕادەیەک هاوسەنگ بۆتەوە تا ئێستا خانمانیش بە ڕێژەی پیاوان مەترسی توشبوونیان بە بەردی گورچیلە هەیە ئەمەش بە هۆکاری قەڵەوی و شێوازی ژیان بێگومان بۆ وەگەڕێتەوە لە بەرەوەی ئێستا شێوازی ژیان زۆر باش نییە بۆ ئێستا خانمانیش بە هەمان شێوەی پیاوان مەترسی توشبوونیان هەیە ڕاستە دەستخۆش بەلیندا و بەدڵنیایە زۆر هۆکاری تریش هەیە کە ئاستی ئەم بەردی گورچیلەیە لە خانمان و پیاوانە هاتوۆتە یەک ئاسەوە بەدڵنیاوە زۆر هۆکاری ژینگەی و گۆڕانی لایفستایلی ژیانی ڕۆژانەمان هەیە جا ئێستا باسێک لەوە بکەین نیشانەکانی بەردی گورچیلە چییە واتاگەر کەسێک بەردی گورچیلەی هەبێ نیشانە سەرەتایەکانی چیە کە تووشی ئەم بەردی گورچیلەیە بێت جاگەر هاوکارانم یارمەتیارمت بۆ بام خەنە سەر واڵەکە و باسێک لەوە بکەین کە ئەو کەسانی کە بەردی گورچیلەیان هەیە یەکەم نیشانە و سەرەکیترین نیشانە ئازارێکیان تووشە بێ کەیان بۆ لای دکتۆر باز لەواکەن ئەڵێ لە ژیانما لە تەواوی ژیانما ئازارێکی وان بە خۆمەوە نەبینیوە واتە ئازارێکی توند و تیژ لە گورچیلەکانیانە دروست ئەبێت کە ئەگەری هەیە ئازارەکە لە شوێنێکەوە بڕوا بۆ شوێنێکی تر واتە گۆڕین و جوڵەی هەبێت ئازارەکە بەڵام ئازارێکی توند و تیژە کە بەو واتایی کە لە تەواوی ژیاندا ئازاری هاوشێوە و نەبینیوە لەم شێوەیە جاکێکی تر لە نیشانەکانە بوونی خوێن لە میزدا و تاش باەکەم جا باسی تاکە بکەین ئەگەر گەشتە ئەوەی کە تۆ بۆ نمونە زانراوی لەوەی کە بەردی گورچیلەت هەیە و تاشت هەیە لەگەڵیا تا لەگەڵ بوونی بەردی گورچیلە نیشانەیەکی مەترسیدارە ئەگەری هەیە پەرەبسێنێ بۆ نەخۆشیە کە پێوتێ سێپسس نەخۆشیەکی جیاوازە کە ئەگەر تۆ کەسێکیت بەردی گورچیلە و هەیە و تاو هەیە ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆری تایبەت کە بۆی دەستنیشانی حاڵەتەکە و بکات و بۆەوەی خوانەخواسە نەگابەوەی کە حاڵتی خراپتر بێت لە هەمان کاتیشە باسی ئەو بکەین کە خوێن لە کاتی میزکردن و لە میزدا ئەبینرێ کە ئەمە هۆکاری ئەوەیە کە شوێنی بەردەکە ئەوانەیە بەردەکەوای لە ڕێڕەوی بۆری میز کرد بێ کە زیانی پێگەیاند بێت و هۆکار بێ بۆ ئەوەی کە لە کاتی میزکردن و لە بۆری میزە خوێن ببینرێت یەکێکی تر لە نیشانەکانە بوونی ئازار لە کاتی میزکردنە ئەمیش یەکێکە لە نیشانەکانی تر کە ئەمیش بەدڵنیایەوە کاریگەریە کاتە سەر ئەو شوێنەی بەردەکە لەکوێیە ئەوەستێت بەدڵنیایەوەی وەک پێشتیش باسم کرد قەبارەی بەردەکە و
و شوێنی وەستانی بەردەکە کاریگەریە کاتە سەر ئەم دەرکەوتنی نیشانانەوەتە دەرکەوتنی نیشانەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ئەگۆڕێ بەدڵنیایە و بە پابندیش بەوەی کە قەبارەی بەردەکە چەنە و شوێنی وەستانی بەردەکەش چەنە. جایێکی تر لە نیشانەکانی تر دڵتێکەڵ هاتن و ڕشانەوەی ئەمیش یەکێکە لە نیشانە باوەکان و کە ئەگەری هەیە لە حاڵەتە خراپەکان ببینرێت. یەکێکی تر لەوانش زۆر میزکردنی بەردەوامە یاخود میزە چڕکەی پێوترێ لەو کەسانەیە زیاتر میزەکەن کە ئەمە نیشانەیە کە لەوانەیە زۆر نەخۆشی تری بەدواوە بێ بەڵام تۆ ئەگەر کەسێکیت لە هەمان کاتە لە کاتی میزکردنە ئازارە هەیە و زۆر میزەکەی کەواتە شکلەوەیە هەبێت کە ئەگەری هەیە بەردی گوچی لەو هەبێت و ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆ بکە بووی نەگا بۆ ئازارە توند و تیژەی کە بەڕاستی ئازارێکەیە خوا کەس نەیبینێ ئازارێکی زۆر پڕچێژە پرچێژە یعنی ئەوەنە ئازارە وەولێکە قەت لە بیرە نەچێتەوە. دەستخۆش ئەجا باسی باوترین هۆکارەکانی بەردی گورچیلە ئەەکەین بزانام باوترین هۆکارەکان چین کە کەسەکە تووشی بەردی گورچیلە ئەبێت. یەکەمیان کەم ئاو خواردنەوە کەسێکە کەم ئاوە خواتەوە بێگومان ئەبێتە هۆکارێک بۆی کە کەسەکە تووشی بەردی گورچیلە ببێت. بێگومان ئێمە بە ڕەنگی میزی شازانین کە ئایا کەسەکە ڕۆژەکە کەم ئاوی خواردێتەوە ئەگەر بێت و ڕەنگی میزەکەی زۆر تۆخ بێ زەردێکی زۆر تۆخ بێ ئەوە واتای ئەوەیە کەسەکە کەم ئاوی خواردێتەوە ئەبێ عادەتەن ڕەنگی میز زەرباوی بێ واتە زەردێکی کاڵ بێت. ئەجا خواردنی لە ڕادەبەدەری خوێ بێگومان ئێمە ئەزانین کە گورچیلەکانمان لە ڕێگەی ئاڵوگۆڕی مادەکانەوە ئیشەکات کاتێک ئەم هاوسەنگیە تێکەچێت بێگومان کارەکاتە سەر فەرمانی گورچیلە بۆیە کاتێک کەسەکە خوێ زۆرەخوا بێگومان شەر نییە خوێ سپی ئاوا بخوا زۆرە کاتە خواردنەوە چەرەس و ئەم بابەتانێک کە خوێیان زۆر پێوەیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەردی گورچیلە دروست بێت کە هۆکاری سەرەکیش چەرەسە ئێمە چەرەس لەبەرەوەی زۆر خۆشەکەی خۆی لەبەردەستا بێت ئیتر ئاگاو لە خۆنی ئێستا من هەرە و جێژنە تووشی تەسەمون بووم لەبەر چەرس ڕاستەکەی لیندا خۆی چەرس جۆری جیازی زۆری هەیە و چوریەکی پرتێریشی تیا بوون منە باسی گازۆ بکەین یەکێک لەوانەی کە چوریە پرتێرەکانی تایە کە سوودی هەیە بۆ جەستەمان لە هەنێلایەنەوە بەڵام بەدڵنیاییەوە ئەگەر زۆر خۆش کرابێ و بڕێکی زۆر خوێی تیابێ هۆکارە بۆی کە تووشی بەردی گورچیلە و بێگومان ئەبێ بە ڕێژەیەکی دیاریکراوە بخورێ هەتا ئەگەر خوێەکەشی کەم بێ ئەنجا ئەگەر خوێەکەی زۆر بێ ئەبێ زۆر کەمتر بخورێ بۆەوەی کە سەلامەت بین. ئەنجا جیالەوە قەڵەوی نەخۆشیەکانی شەکرە و بەرزەفشاری خوێن بێگومان ئێمە هەموو جارێکە باسی شەکرە و بەرزەفشاری خوێنمان کردوون کە دوو نەخۆشی باون لە ناومانە ئەزانی کە کاریگەری ئەکاتە سەر گورچیلەکانمان لەبەرەوەی ئەمان فەرمانتێکەیە فەرمانی دڵتێکیان ڕێژی خوێن کە ببێتەوە ئەمەش کاریگەری کاتە سەرەوەی کە گورچیلەکانمان خوێنە پاڵێون ئەنجا نەهاوسەنگی ئاستی کالسیۆم و ئۆکزالێت و ترشی یوریت ئەو ئەوەی کە پێم وتن گورچیلەکان مادەکان ئاڵوگۆڕەکەن کاتێک هەر ناهاوسەنگیەک هەبێت ڕاستەخۆ کارەکاتە سەر ئەو ئاڵوگۆڕە ئەمەش واکات کە کۆمەڵێک مادە زیاد کەڵەکە ببن کە ئەو مادانش ئەبێتونە هۆی دروستبوونی بەردی گورچیلە. دەست خۆش لیندا باوترین هۆکار و یەکەمین هۆکار کە باسمان کرد کەمی ئەو خواردنەوەیە بیرتە لە ڕەمەزانە وعدێکمان بە یەکتری یاوتمان لە دوای ڕەمەزانەوە دەسەکەینەوە بە خواردنەوەی بڕێکی ئاوی باش و بتڵ ئاوەکەمێنمەوە ڕاستم بتڵ ئای چۆن حیفەنەکە لیندا چۆن بیرمەچێت چۆن لەگە خۆمان نایهێنم بتڵ ئاوەکە تۆش ئیترەبێ لە ڕۆژەکانی داهاتوە بیهێنی لەگە خۆتە هەرچەند ناچێت زۆر خوارد بێت تۆ پڕە وڵی پڕی ئەەکەمەوە لە ڕۆژانەیە بۆ نمونە سێ جار پڕی ئەەکەمەوە تقریبان ئەمە 1.8 لیترە شتێکی لەو بابەتەیە بۆ نمونە لە ژیان لە ڕۆژانەی ژیانە پێیز ئەگە سێ جایش پڕیکەیتەوە هێشتا قەرەبووی ئەو ناکاتەوە کە تۆ بڕێکی باش ئاو بخۆی لە ژیانەی ڕۆژانەتا بەدڵنیاوە تۆ کە ئەمە تەواوەکەی خۆیتەوە جارێکی کە پڕی ئەەکەیتەوە بەدڵنیاوە بۆ نمونە تۆ ئاوی کەشە خۆی لەگەن ناخواردنە ئاوە خۆیتەوە یا بۆ نمونە لە ڕێگەی میوە و شەربەت و جۆرە جیازەکانی کەش هەر ئەوەش هەر بە هەمان شێوە وەرگرتنی ئاوە لە جەستەمانە جالیندا تۆ بە منەڵی لە قافاگرتمی وە بەس من پێمە تو هەر پێشە نیە وڵە ڕاستەکەی ئەزانێتەوە من لە جەژنەکەش پێم وتی من زۆر ئەوسەرەکەم هەر پێشەوەی بێم بۆ ئەسەکەم شۆ بۆ ناگری بزەبت ئیشم ئەها ئەولام زۆرە بیرمەچێتەوە ئێستا وەزام ناو سارەکە بیرمچۆ بەچی قەینا ئەمجارە لێو خۆشە بین بەس بۆ ڕۆژێکی کە بێ لەگە خۆتا بیێنی ڕۆژێکە بزان چاڵنجەکە بەردەوام دەست خۆش جازی زانم بەرگۆ بابەتی زۆر ترمان ماوە هەواڵی زۆر تایبەترمان ماوە بەرگەی زیاترمان هەیە شتی زیاتر ئەوروژێنین بەڵام پێشەوەی بچینە لای بەرگەکان وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە بەلاتان.
دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا لەگەڵتانە بەردەوامین بە هەواڵی زیاتر لە هەواڵێکی ترمانە باسی توانای بۆنکردنەکەین. هەمومان نەزانین کە بۆنکردنی شێکێکە لە هەستە گرنگەکان بێگومان بۆنکردن یەکێکە لەو هەستانەی کە ئەمان باتەوە بۆ کاتێکی دیاریکراوە لەوانەیە زۆر کۆن بۆنێکمان کردبێت کە ئێستا ئەیکەینەوە ڕاستەخۆ ئەمانگەڕێنێتەوە ئەو کاتە وەکو یادگەیەک وایە. ئەنجا پێتانەڵین کە ئەم بۆنکردنە چۆن کاریگەری ئەکاتە سەر یادگەمان ڕاستە. جا دەست خۆش بەلیندا باز لەواکەین کە ئەو کەسانەی بۆ مدەیەکی بۆ ماوەیەکی کاتی یاخود بۆ ماوەیەکی دوورودرێژ هەستی بۆنکردنیان لەدەست ئەیان ئەمە مەترسیەکە کە لەوانەیە کەسێک بە سادەیی وەریگرێ بڵێ من زۆر بۆن ناکەم یاخود بۆنکردنم لەدەستداوە بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی مەترسیەکە لێرەیە کە ئێمە لەم تۆژینەوە و لەم هەواڵەیە باسی ئەو مەترسیەتان بۆکەین بازانەیە زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرمون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی شیکاگۆی ئەمریکی هۆشداری دەدات کە پاشەکشەی کتوپڕ یان بەرەبەرەی توانای بۆنکردن تەنها کێشەی سادەیی پێویست بەلوتەوە نییە بەڵکو دەکرێت یەکەمین نیشانەی دەستپێکی نەخۆشیە دەمارەکانی وەک ئەلزەهایمەر و پارکینسن بێت. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 5 ساڵ لەسەر گروپێکی گەورە لە کەسانی تەمەن سەر و 50 ساڵ ئەنجام دراوە دەری خستووە ئەو کەسانەی ناتوانن بۆ نیشتە باوەکانی وەک پیاز، لیمۆ یان گوڵ بکەن ئەگەری توشبوونیان بە لە بیرچوونەوە لە ماوەی 5 ساڵی داهاتوودا 3 هێندە زیاتر دەبێت و لە مەترسیەکی گەورەی نەخۆشیەکانی کۆئەندامی دەمار و مێشکدان. زانایان ڕوونی دەکەنەوە کە دەماری بۆنکردن ئۆڵفاکتەری نێرف کە یەکێکە لە دەمارەکانی بۆنکردن یەکەمین دەمارە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە مێشکەوە بەستراوە و هیچ بربەستێکی نییە. کاتێک پرۆتینە ژەهراوەکان لە مێشکدا کۆدەبنەوە سەرەتا هێرش دەکەنە سەر ئەو بەشەی مێشک کە بەرپرسە لە لێکدانەوەی بۆنەکان. ئەمەش وا دەکات تاقیکردنەوەی بۆنکردن ببێتە ئامڕازێکی زۆر ئاسان و خێرا بۆ پزیشکان تا ئەوکو بتوانن پێشەوەی یادەوەری کەسەکە تێک بچێت بزانن مێشکی بەرەو سستی دەچێت یاخود نا. هاوکات دەرکەوتووە کە هەوکردنی درێژخایەنی گیرفانەکانی لووت ئەگەر چارەسەر نەکرێت دەبێتە هۆی گواستنەوەی میکرۆبەکان بۆ ناو مێشک و تێکدانی کار و فرمانی خانەکان. دکتۆر جیانت پینتۆ سپۆری قورگ و لوت و گوێ و دەڵێت لوت دەواازەیەکە بۆ ناو مێشک هەر گۆڕانکاریەک لە توانای بۆنکردندا بنبینیت کە پەیوەندی بە پەتا و سەرمابوونەوە نەبێت پێویستە وەک نیشانەیەکی جددی تەماشا بکرێت. پزیشکان ڕێنمایی خەڵکی دەکەن کە بۆ پاراستنی ئەم هەستە گرنگە پێویستە لە شوێنی پڕ لە دووکەڵ و مادەی کیمیایی بەهێز دوور بکەوینەوە. هەروەها ششتنی ناو لوت بە ئاو و خوێی پزیشکی بە شێوەیەکی مانگانە یارمەتی پاراستنی دەمارە هەستیارەکانی بۆنکردن دەدات و ڕێگری لە هەوکردنی درێژخایەن دەکات. ئازیزانم باسمان لە یەکێک لە هەستەوەرەکانی مرۆڤ کرد کە ئەویش توانای بۆنکردنە کە بەڕاستی هەستێکی پڕچێژ لیندا بۆ نمونە کە ئێمە ئەچینە مارکێتێک و چینە دوکانێکی کۆزمەتیک و ئەوانەی کە ئەشەی جوانکاری ئەوانیان هەیە چین بۆنێک کڕین بەڵنیایەوە بۆنی بۆنەکان ئەکەین هەتاکو بزانین کامیان بۆنەکەی لەگەڵ ئێمە ئەگونجێت و لە هەمووی خۆشترە بۆ ئێمە و بۆ خۆمانی هەڵەبژێرین بەڵنیایەوە. ئەگەر کەسێک بچێتە ئەم دوکانانە و ئەم پێشانگایانەوە دیقەتی ئەوە بات سەرنجی ئەوە بات کە هەستی بۆنکردنی لە دەزاوە یاخود کەمە هەستی بۆنکردنی بترسێلەوەی کە ئەگەری هەیە نیشانەیەک بێ بۆ ئەوەی کە لە داهاتووە تووشی نەخۆشەکانی ئەلزەهایمەر و کەمی و سستی یادگەبێ بە دڵنیاییەوە. ڕاستە بێگومان ئەنجاوەکەوەی تۆش باست کرد بۆنکردنێکێکە لە هەستە گرنگەکان بۆ ئەوەی کە مێشکمان بە زیندوی بمێنێتەوە بێگومانێکێکە لە شتە بە چێژەکانیش کاتێککە تۆ بۆنێکی دیاریکرا و هەڵەبژێری بۆ خۆت وەکو جۆرێک لە کەسایەتی خۆتی لێیت بۆیە زۆر گرنگە حتا لە خواردنیش ئەتوانین بڵین بۆنکردن وەکو چۆن تامکردن هەستێکە بۆ ئەوەی کە بیزانی ئەو شتە چۆنە هەڵسەنگاندنت بۆی هەبێ بۆنکردنیش هەمان شتە هەتا من لە خواردنان سەرەتا بۆنی نەکەم ناتوانم بیخۆم ئەنی هەتا بۆنی خۆش نەبێت ناتوانم بیخۆم. ڕاستە زۆر کەس هەیە ئەو تەبیعەتی تۆی هەیە لیندا لەو کاتە جا لیندا لە یەکێک لە هەستاوەرەکانی مرۆڤەوە با بچین بۆ یەکێکی تر لە هەستاوەرەکانی تری کە ئەویش
ئەویش توانای بیستن و هەستی بیستنە کە بەدڵنیایەوە لە ژیانی ڕۆژانەمانە بەبڕێکی باش یەکێکە لە هەر شەش هەستەکانی مرۆڤ کە ئەویش هەستی بیستنە. ئەم هەستە ئەم توێژینەوەمان بۆ هێناون باز لەواکە کە ئەڵێ ئەو کەسانەی کە لاوازی بیستنیان هەیە و بۆ ماوەیەکی دوور و درێژ بیستنیان کزە و لاوازە. لەوە بترسن کە ئەم بیستنە تەنها کێشەیەکیان بۆ دروست ناکات بۆ تەنها بۆ گوێ بێت و تەنها یەکێک لە هەستەکانیان لاوازتر بێ یاخود لە دەستیان نابێت. ئەگەری هەیە کێشەیەک بۆ کێشەکانی مێشک و دەمارەکانی مێشکیان بۆ دروست بێت. جا بازانەیە زیاتر وەرگین لەم هاڵەوە فەرمونون. توێژینەوەیەکی نوێی جیهانی کە لە گۆڤاری لانسێت بڵاوکراوەتەوە پەردە لەسەر پەیوەندیەکی مەترسیدار لا دەدات لە نێوان لاوازبوونی توانای بیستن و کەمبوونەوەی توانای ژیریدا. توێژینەوەکە دەریخستووە ئەو کەسانەی بەدەست لاوازی بیستنەوە دەناڵێن و چارەسەری ناکەن مێشکیان خێراتر لە کەسانی ئاسایی بچووک دەبێتەوە. هۆکارەکەشی ئەوەیە کاتێک مێشک دەنگی کەم بۆ دێت دەست دەکات بە دووبارە ڕێخستنەوەی خانەکانی و بۆ بەشانەی بەرپرسن لە بیستن بۆ ئەوەی بێکاریەوە لە ناو نەچن بەهۆی بێکاریەوە لە ناو نەچن. ئەمەش کاریگەری نەرێنی دەخاتە سەر بەشەکانی یادەوەری و بڕیاردان. جازانایان باز لە تیۆریەک دەکەن بە ناوی باری دەماری زیادە کە لە زمانی ئینگلیزیدا ناسراوە بە کۆگنەتیڤ لۆد. لەم حاڵەتەدا کاتێک مرۆڤێک بە باشی نابیستێت مێشک ناچارە وزەیەکی زۆر بەکار بهێنێت تەنها بۆ ئەوەی وشەکان لێک بداتەوە و لە دەنگی دەوروبەری تێبگات. جا ئەم ماندووبوونەی زۆربەی مێشک وا دەکات کە وزەی پێویست بۆ کارەکانی دیکەی وەک بیرکردنەوە و بە بیرهێنانەوەی نەمێنێت. لەلایەکی دیکەوە لاوازی بیستن دەبێتە هۆی گۆشەگیری کۆمەڵایەتی. ئەمەش فاکتەرێکی سەرەکیە بۆ خێراکردنی نیشانەکانی پیربوونی مێشک. پزیشکان دەڵێن بەکارهێنانی ئامێری بیستن لە کاتی پێویستدا دەتوانێت مەترسی لە بیرچوونەوە بە ڕێژەی لە 48 کەم بکاتەوە. دکتۆر فرانکلینگ پسپۆری بیستن لە زانکۆی جۆنز هۆپینکینس دەڵێت خەڵکی وا دەزانن کەسبوونی بیستن بەشێکی ئاساییە لە پیربوون و پێویست بە چارەسەر ناکات. بەڵام کەسبوونی بیستن یەکێکە لە هۆکارە جەگمەنانەی لە بیرچوونەوە کە دەتوانێت ڕێگری لێ بکرێت ئەگەر زوو چارەسەری بکرێت بەدڵنیایەوە. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە هەموو کەسێک دوای تەمەنی 50 ساڵی ساڵانە پشکنینی بیستن بکات. هەروەها دوورکەوتنەوە لە دەنگی زۆر بەرز و بەکارهێنانی هێدفۆن بە دەنگی نزم. گرنگترین ڕێگەن بۆ پاراستنی خانە ناسکەکانی ناوگوێی ناوەڕاست کە ئەگەر لە ناو بچن جارێکی تر دروست نابنەوە. کەواتە بەو شێوەیە ئەزانین کە هەستی بیستن چەند کاریگەری هەیە لەسەر شێوازی ژیانمان و کاریگەری هەیە لەسەر مێشکمان وەکو لە هەواڵەکە باس کرا کە ئەگەر بێت و هەستی بیستن کەم ببێتەوە ئەوە کاریگەری هەیە لەسەرەوەی کەم مێشکمان زوو پیر ببێ. جالەوە کاریگەری هەیە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە ئەمەش بێگومان شتێکی زۆر گرنگە کاتێک کەسێک ناتوانێت ببیستێ پەیوەندیە کۆمەڵایەتەکانی کەمە بێتەوە یاخود بڵێ لەوانەیە تووشی جۆرێک لە توانجانیش ببێتەوە گەر بێت و بەتایبەت لە ناو مناڵەکانە کە ئەمەش وای لێ کات کە کەسەکە تووشی جۆرێک لە داڕمان و گۆشەگیری ببێت بەداخەوە. ڕاستە جالیندا توێژەران و پزیشکانی ئەم توێژنەوەش باسییان لەوە کردووە کە لاوازی توانای بیستن تەنها نیشانەیەکی پیری نییە بەڵکو هۆکارێکی مەترسیدارە و کۆمەڵی نەخۆشی و تووشی نەخۆشی ئەلزەهایمەر و بیرچوونەوە دەکات لەگەڵ تێچوونی تەمەنە بەدڵنیایەوە. جا لێرە باسییان لەوە کردووە کە بۆ نمونە ئەو کەسانی کە لاوازی بیستنیان هەیە و سستی بیستنیان هەیە ئەگەر چارەسەری نەکەن و ئامێری تایبەت هەیە بە بیستن بۆ باشکردنی بیستنیان ئەگەر دای نەنێن لەم کاتەیان مێشکیان بڕێکی وزەی زۆری پێویستە بۆی لێکدانەوەی ئەو وشانەی دەوروبەر بکات. بۆ نمونە کە ئێمە ئەدوین لەگەڵ یەکتریە ئەگەر یەکێکمان لاوازی بیستنمان هەبێت مێشکمان لێکدانەوەیەکی زۆر و کۆمەڵی وزەی زۆر دەرەیە بۆ ئەوەی لێکدانەوە بۆ ئەو وشانە بکات و تێبگات لە ئێمە تاوەکو جوابمان باتەوە گفتوگۆ بکەین بەیەکەوە.
جا ئەمە یەکێکە لە کێشەکان لێرەیە کە مێشکمان بڕێکی زۆر لەوزە بەکارێنێت کە هۆکارە بۆ ئەوەی کە نەتوانێت گرنگی بات بە لایەنەکانی تری وەکو بیرکردنەوە و ئاستی ژیری و زۆر شتی تر کە ئەمە بە ترسیدارە کە لە داهاتوە تووشی نەخۆشیەکانی ئەلزایمەر و بیرچوونەوە دەکا بە دڵنیەوە. ڕاستە بێگومان ئەنجا بۆەوەی کە زیاتر لە هەستی و کەسانە تێبگەین کە ناتوانن ببیستن بەرمونە بیر لەوە بکەینەوە کاتێک ئەمە گوێ لە دەنگی ئاوەگرین یاخود گوێ لە دەنگی چۆلەکەگرین یاخود ئەچینە ناو سروشتەوە چه هەستێکی خۆشمان هەیە بەڵام ئەو کەسانە بێبەشن لەو هەستانەوە جیالەوە وەکوەوەی ڕاستەن باس کرد وای لێکا کە هەستەکانی تری لاواز ببێ لەبەرەوەی مێشک ئەوەنە ماندووە بەو بەشەیەوە واکات کە بەشەکانی تر ناتوانێت تەرکیزی بخاتە سەر ئەمەش کاریگەریە خاتە سەر مێشک جیالەوەی کە چێژیان نامێنێ بۆ شتەکان بنمە لەوانەیە کەسێک هەبێت کە حەز بکات یەکێک لە ئامێرەکان بژەنێ بە بۆنی ئەوە نەتوانێت کەوایە لە بەشێک لە ژیانە وەکو بڵێ بێبەش ئەبن بەڵام بێگومان ئەمە بۆ ئەوە ئەڵین بۆ ئەوەی کە دەوروبەرەکەی لی تێبگان. ڕاستە دەست خۆش بێلیندا جا ئێستا تێگەشتین لەوەی کە هەم کەمی توانای بۆنکردن و هەم بیستنیش کاریگەریەکی هەیە لەسەر تەواوی جەستەمان بە باسێک لە یەکێکی تر لە نەخۆشیەکان بکەین باسی نەخۆشی شیزۆفرینیا بکەین. شیزۆفرینیا یەکێکە لەو نەخۆشیانی کە تا ئێستا وازانراوە کە تێکچوونێکی کیمیاییە لە مێشکە بەڵام تازەترین توێژینەوە ئەوەی دەرخستووە کە کۆمەڵێ هۆکارن بەیەکەوە کاریگەریەکەنە سەر و تووشی ئەم نەخۆشیەتەکەن کە بە شیزۆفرینیا ناسراوە کە هۆکاری جینی و هۆکاری بەرگریشی هەیە لە هەمان کاتە بەزانیایی زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. بە پێشکەوتنێکی مێژووییدا بۆ تێگەیشتن لە نەخۆشی شیزۆفرینیا توێژینەوەیەکی هاوپەشی پەیمانگای بۆردی زانکۆی هارڤارد دەریخستووە کە ئەم نەخۆشیە تەنها پەیوەندی بە تێکچوونی کیمیایی مێشکەوە نییە بەڵکو ڕەگ و ڕیشەیەکی جێنەتی و بەرگری هەیە. دەرەنجامی توێژینەوەکە ئەو ئەنجامەی دەرخستووە کە جۆرەجینێکی دیاریکراوە بە ناوی C4 بەرپرسە لە پرۆسەیە کە پێی دەوترێت هەڵپاچینی نێوانە دەمارەکان. سیناپتیک پرۆنینگ لە مرۆڤی ئاساییدا ئەم جینە لە کاتی هەرزەکاریدا دەمارە خانە زیادەکان لادەبات. بەڵام ئەو کەسانەی شیزۆفرینیایان هەیە ئەم جینە بە شێوەیەکی شێتانە کار دەکات و خانە پێویستەکان پەیوەندیە گرنگەکانی مێشکیش لەناو دەبات. جا ئەم دۆزینەوەیە دەیسەلمێنێت کە شیزۆفرینیا تێکچوونێکی بایۆلۆجیە کە لە کاتی گەشەی مێشکدا ڕوودەدات. کاتێک جینەکە زۆر چالاک دەبێت وەک ئەوە وایە سوپایەکی ناوەکی لە مێشکدا دروست ببێت کە پەیوەندیەکی نێوان بەشەکانی مێشک تێک دەدات. ئەمەش دەبێتە هۆی وڕێنەکردن و تێکچوونی شێوازی بیرکردنەوە لەگەڵیدا. ئەم دۆزینەوەیە ڕێگە خۆش دەکات بۆ دروستکردنی جۆرە دەرمانێکی نوێ کە کار لەسەر ڕێخستنی سیستەمی بەرگری مێشک دەکەن نەک تەنها کۆنتڕۆڵکردنی نیشانەکان بە دەرمانی ئارامکەرەوە. جا پرۆفیسۆر ستیڤن ماکارۆڵ سەرپەرشتیاری توێژینەوەکەیە و دەڵێت بۆ یەکەمین جار لە مێژوودا ئێمە تەنها باز لە نیشانەکانی شیزۆفرینیا ناکەین بەڵکو دەزانین لە ڕووی جەنەتیکیەوە چی دەگوزارێت. ئەمە دەبێتە کلیلێک بۆ ئەوەی لە داهاتوودا پێش ئەوەی نیشانەکان دەربکەون بتوانێت ڕێگری لە تێکچوونی مێشک بکرێت لەگەڵیدا. پزیشکان جەخت دەکەنەوە لەوەی دەستنیشانکردنی پێشوەختە زۆر گرنگن چونکە مێشک لە قۆناغی سەرەتایی نەخۆشیەکەدا توانایەکی زیاتری هەیە بۆ چاکبوونەوە. هەروەها دوورکەوتنەوە لە مادە هۆشبەرەکان زۆر پێویستە چونکە ئەو مادانە دەبنە هۆی هاندانی زیاتری ئەو جێنە تێکدەرانە و خێراترکردنی پرۆسەی تێکچوونی خانەکانی مێشک. ئەزیزانم بەدڵنیەوە ئەم هەواڵە ئەوە دەرەخات کە بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای پزیشکی و بەرەو پێشچوونی زانستی پزیشکی چ خێرێک و چ ڕەحمەتێکی بە ئێمە گەیاندووە لەم حاڵەتەیە کە ئێمە بەم ڕۆژگارە لیندا هاواری ئەوەکەین دەستنیشانی پێشوەختەی نەخۆشیەکان چونکە بەدڵنیایەوە ئەگەر هەر نەخۆشیێک لە ئێمە لە ژیانەی ڕۆژانەمانە یاخود تووشی ئێمە ببێت دەستنیشانکردنی پێشوەختەی ئەم نەخۆشیە یەکێکە لە کلیلە هەرە سەرکەوتەکانی کە ئەتوانی چارەسەرەکەی بە ڕێژەیەکی باش
بەرەو پێش بەری جا ئێرەش لێرە لەم هەواڵە و لەم توێژینەوەی ئاماژەی بەوەیەوە کە نەخۆشی شیزۆفرینیا هاتوون کلیلێکیان بۆ دۆزیەوە بۆی سەرەتا دەستنیشانی بکەن و جۆرێک لە جیاوازەکانی تری هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە بدۆزنەوە کە بەدڵنیاییەوە لە هەمان کاتا دۆزینەوەی جۆرە جیاوازەکانی هۆکاری نەخۆشیەکان خۆی لە هەمان کاتا هۆکارە بۆی کە بتوانێت چارەسەری تازە و چارەسەری نوێشی بۆ بدۆزرێتەوە. ڕاستە بێگومان ئەوەش گرنگی تەکنەلۆژیامان بۆ دەرەخا لە ئێستاە کە ئمە زۆر جالاوانەی باسی ئەو بکەین کە بوونی ئەو هەموو شتە ئەلکترۆنیە و هەموو ئایپاد و ئەمانە کاریگەری خراپی هەبووە لە سەرمان بەڵام لەلایەکی ترەوە پێویستە کە ئەومان لەبیر نەچێت کە تەکنەلۆژیا بەشێکی گرنگی تەندروستیە کە وای کردووە تەندروستی زیاتر بەرەو پێش چێ کەوای هەر شتێک ئەگەر بێت و بتوانین بە باشی بەکاری بێنین بێگومان لایانی باشی هەیە ڕاستن بەدڵنیایی و بەدەست خۆشمانە کە ئایا بە باشە بەکاری هێنین یاخود بەرخراپە بەکاری هێنین. لیندا ئێمەش هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن ئەزیزانم هیوادارم سوتان لێگەیان بێت و هیوادارم میوانێکی ڕۆحسوکی ماڵەکانتان بوو بێت هەتا پرۆگرامێکی تر و هەتا بابەتێکی تر هەشاد و بەختەوەر بن تەندروست بن خواتان لەگەڵ خاتان لەگەڵ.